شوفێرێکی هێڵی گواستنەوەی نێوان خاڵی سنووری حاجی ئۆمەران و شارەکانی هەرێمی کوردستانە و لە یەکێک لا وێزگەکانی چۆمان نرخی 1 لتر بنزین بە بەهای 940 دینار تێدەکات. ئەمەیشی گواستنەوەی نەفراتەکەیم بژێوی ژیانمان لەسەر تەکسیە، گواستنەوەی نەفرات لە مەرزی حاجی ئۆمەران هەرێم بژێوی ژیانمان لەسەرەوە تەکسیە. نرخی بنزین زۆر گران بۆ حکوومەت ڕێگە نادا نرخی نەفراتیش زیاد بکەین. بنزین ئەوەندە گران بووە بۆمان دەرناینی و ناتوانین گواستنەوە نەفەرەکان بگوازینەوە. گرانبوونی نرخی سوتەمەنی کاریگەری لەسەر بژێوی خەڵک دروست کردووە و کاسبکاران دەڵێن بەم نرخەی ئێستای بنزین ناتوانن کارەکانیان ڕایی بکەن. بنزین بە 970 تێکرد بەڕاستی زۆر گران بووە، یعنی کەلکی ئەوەی نێ لە ماڵێ نەخۆشش پێبینێ دەرێ، یعنی لتری گەیشتە 1000 دیناری. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بە زووترین کات ڕێچارە چیلۆ ئەو گرانی بنزین و سوتەمەنی ببینیتەوە. بەڕاستی ژیان ئەوها ناچیتە سەرێ، ژیان تاڵ بووە لەبە پێناوی بنزین گرانبوون و سوتەمەنی و شتیوە ژیان نەما هیچ. ئەبینم ئەو تانکەرانە بە لێشاو بەرەو حاجی ئۆمەرانە ڕۆن لۆ هەموو جێیشە ڕۆن. بنزینیش گەرچی لێرانە هەر لە 1000 نایەتە خوارێ 930 داوا ئەکەم بە زووترین کات ڕێچارەکی ببینەوە. من ڕۆژانە ئیش و کارم لەسەر ئەو سیارێ بۆ هاتوچۆی گوندەکەین بۆ دەوامەکەین، بەڵام بەڕاستی یعنی ئێستا نەتوانم بۆ یەک شوێنی ببەم. ئیش و کارمان زۆر زەحمەت بووە لە پێناو گرانبوونی سوتەمەنی، یعنی وەرە یەک لە ماڵەوە بێ دەرێ بچە گوندی بێەوە دەبی 15000 بۆ بنزین دانەی. بەڕاستی ژیان ئەوها ناچتە سەرێ. هاوکات لەگەڵ گرانبوونی نرخی سوتەمەنی قەیرانی نەبوونی غازیش سەری هەڵداوە و کاریگەری لەسەر کاسبکاران دروست کردووە. ئیشکاری ڕۆژانە ئیمە هەموو ڕۆژێک نییە. جاری وایە غازمان زۆر کەمە، خاستەن ئێستاکە نەبوویتە قەیران بەس خەریکە دەبیتە قەیران. ئەگەر غاز زۆر کەم بووە زۆر ڕۆژی وایە حەسان غازمان بەدەست ناکەویتن. قەنەعات بکەوێ ڕۆژێ چوویمە بتڵەکم لە ماڵە هینایە نەم بووە. پێشەوە مەحموود، کورسات نیوز، چۆمان.